الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئەمەڵقانە زۆر تایبەتن و گرنگی زۆرە بێ بدەین بە جیهانی غەیب و ئەمانەوێت بڵین کە جیهانی غەیب زۆر نزیکە لە ئێمە، ئیحاطەی ژیان و هەموو شتێکی ئێمە یاوە، لەبەرەوە با بیناسین و با بەرپەرچی ئەم دیاردە غەیبیانە نەدەینەوە کە مەلایکەکان فریشتەکانی خواوە کۆمەڵێ دیاردەی غەیبی کە قسەی زۆر گرنگی لەسەر هەیە. حەزەکەی نەمەڵقانەیە ئینشاءڵڵا تایبەتیکەین بەوە بە باسەکانی نزیک بوونەوە لە مردن. فەرموون ئەزانم. خۆشەویستان لە درێژەی ئەم باسە زۆر گرنگانەی جیهانی غەیب و فریشتەکان و مەلائیکە و ئەو دیاردانەی کە زۆر بەربڵاوە لە ناو موسڵمانانی دێرین و ئێستا و چەنە هاشتی لەسەر وتراوە و کتێبی لەسەر نووسراوە و ڕای جیاوازی زانایانی لەسەر هەبووە. حەزمان کرد بە خزمەت جەنابی بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی بکەین و جەنابیان پێخۆشحاڵ بوون بۆی کە لەم ئەڵقا نوێیی بەرنامەی شیرینچایە لە خزمەتیا بین و مامۆستاگیان یاخوا بەخێر بێن. زۆر سپاس دەکەم کاک شەریان، یاخوا بەخێر بێن. مامۆستاگیان دیاردەی بینینی جیهانی غەیب و یان مەلائیکە یان تەنانەت خەزر کە زۆر مەشهورە لای خۆمان و لە عالەمی ئیسلامیا زۆر باسەکرێت و بەتایبەتی عولەمای ئەهلی تەسەووف زۆر قسەیان لەسەر کردو، یاخود زانایان و ئەولیاکانی تەسەووف شتیان لەسەر وتووە و ڕاجیاوازیش هەیە لەسەرەوەی ئایا بینرێت، ئایا ماوە، ئایا هەیە ئێستا خەزر ئەم دیاردەیە و هەروەها بینینی مەلایکە کە لە فەرمودەکانی پیامبەر سەڵەم ئاماژە هەیە کە مەلایکە ڕەنگە ببینرێ ئەگەر وا بێت جنابتان حەزەکەین پرسیارەکە لە جنابتان بکەین و ئەم دیاردە غەیبیانە چەنێ سوودی هەیە بۆ ئێمە، چەنێ پشتگیرە بۆ ئێمە، چەنێ گرنگە ئینسان بزانێت لە جیهانی غەیبە وەکو فریشتەکانی خوا وەکو جیهانی غەیب ئیطلاعیان هەیە بەسەر تۆ، یارمەتی دەدەن، کۆمەکی دەکەن، ئامین بۆ دوعاکان دەکەن. ئەم دیاردەیە چەند زەرورە بۆ ئێمە و چەند پێویستە ئێمە بەڕاستی لەگەڵ غەیبە تێکەڵ بین، چونکە وەکو معلومی جنابتانە عالەمی غەیب ئەگەر یعنی دنیای وجود و بوون لە بازنێکی زۆر تەسکابێ، عالەمی غەیب ئیحاطی بە هەموو عالەمەی ئاوە، لەبەرەوە ئەگەر بینینی ئەو جیهانە بۆ کۆمەڵێ کەسی خصوصی کە لە جیهانی معنا و لە ماهیەتا قورسە بن قورساییەکانی ئەرز لەسەریان نامێنێ، ئەگونجێت لە جیهانی غەیبە ئەم دیاردایانە ببینرێت، ئەگونجێت مەلایکە ببینرێت، خەزر ئەبینرێ نابینرێت، ماوە نەماوە. ئالەم باسانە ماوەسە حەزەکەین لە خزمەت تابین و لەم خزمەت. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. زۆر خۆشحاڵم کە ئەم جارەش بە خزمەتتانەگەم. خی گەورەم هۆکارانە دروستکە بۆی کە زوو بە دیدارتان شاد بوو. تەمان کاک شێخ نەڵم خۆت لە ڕووی لەڵەوە دەستخۆشیت لێکم بۆ بروژاندنی ئەم بابەتانە کە دنیای مادیاتی ئەمڕۆی ئێمە پەردەیەکی ڕەشی دروست کردووە لە نێوان ئێمە و دنیایەکی بەرفراوانی زۆر جوانە. لێت ناشارمەوە کە ئێستا لە ئەوروپا لە وڵاتان ئەم بابەتە زۆر گرنگی پێدرێ و دام و دەستگای تایبەتی فەرمی بۆ دانراوە و لیژنەی پسپۆری بۆ دانراوە کە ڕۆژانە داتاکۆ ئەکەنەوە و سەردانی سەر خەستەخانەکان و ئەو شوێنانی کە تایبەتن بە عینایی مڕەکەزەی نەخۆش لێکۆڵنەوە لەسەر ئەم بابەتانە ئەکەن. چونکە کاک شێخ ئەمڕۆ بەڕاستی ئەم بابەتانە لەمڕۆیە کە جاران باسوخواسی تۆزێک کەم بوو لە سەردەمی باو باپیرانی ئێمەیە بۆ چونکە ئەوان ڕاستەکەی لە سەردەمی سەفائێکی ڕۆحیا بوون کەم تا زۆرە وەکو ئێستا پێویستیان نەبوو. دنیای تەکنەلۆژیای ئەمڕۆ و دنیای مادیات و سەرمایەداری ئەمڕۆ هەندێ بابەتگەلی هێناوەتە پێشەوە. ئەو بابەتگەلە وایان لەسەر قاڵی مرۆڤ کردووە لایەنی ڕۆحی فەرامۆشکە. لێرەوە بە جەناب و هەموو ئەوانەی کە گوێمان لێ ئەگرن حەز دەکەم یەک قسە بکەم.
نەک شێخ فاتح نە ئەو کەناڵی کە من ئێستا قسەی تیاکەم نەخۆشم تۆمەتمارمان نەکەن بەوەی کە ئێمە باسی بابەتێکەکەین سەر بەلایەنێکە یعنی هەندێک جار ئەم بابەتانە کە باسەکرێ ئەڵێن کابرا بوو بە کەسێکی خورافی بوو بە کەسێکی سۆفی یان بوو بە کەسێکی سەلەفی نە ئیسلام جەوهرە ئەساسەکەی بریتە لەلایەنی ڕۆح کە بە سەلەفیتەوە بە سۆفیتەوە بە هەموو ئاینزا و مەشرەبێکتەوە پێویستمان بە گەرمکردنەوە و دەمەزدەتکردنەوە و ئاشتبوونەوەی ئەم لایەنە هەیە کە بەڕاستی تایەکەم تەرخەمی بۆیە دەمکوتان لەم بابەتە لێت ناشارمەوە مەردی مەیدانی ئەوێ بۆیە حەزەکەم بە جورئەتەوە پەنجە بخینە سەر هەندێک خاڵ بۆ هەندێک پیدا بنین ئەم بابەتانە باسکەین تەمە لێت ناشارمەوە کە ئێمە شتێکمانەیە پێوتر پێشهاتی مەرگ سرە مەرگ بینینی هەندێک کە نزیک بوونەوە لە مردن ئەگەر ئەوەش نەبێت خوای پەروەردگار هەندێک جار لە ڕەحم و بەرفراوانی خۆی میهرەبانی خۆی مرۆڤەکان بەسەر ئەکاتەوە تووشی موسیبەتێکیان نەکایە ئافەتێک وەکو ئەم کۆڕۆنایە بۆ نمونە شتێکی ئاوای جیهانی بۆی خەڵکەکان هۆش بێنەوە کە ئاها دنیایەکی تر هەیە خالقێکی گەورەتر هەیە یعنی بەجددی لەم ماوایە لە یەکێک لە سایتەکانی ئینتەرنێت دکتۆر عەبدولدایم باسی تەیرێکەکە ئەو تەیرە کە پێمەری خۆسمە فەرمێ حتا ئەگەر لە مەسجد الحەرامیشا بوو بیکوژن ئەم تێرە ئیشی ئەوەیە دارستانە سوتێنێ ئەم دارستانە وردە جاری وە هەیە دارستانێکی بە چەندین هێکتار بە 500-600 دۆنم بە 3 تەیر گڕەگرن یعنی لە تەپڵەسەریە عەینەن ڕومانەیەک ئەتەقێتەوە بۆیە پێمەری خۆسەسم لە چەندین ساڵ پێش ئێستا فەرموویەتی یەکێک لەو تەیرانە حەدەئەیە ئەگەر لە ناو مەسجد الحەرامە لە مانگی حەرامیشا بوون لە مەوسیمی حەجیشا بوون بیکوژن کە ئەو زەرەری هەیە زانایان ئێستا دراسی ئەم بابەتە ئەکەن بۆیە خوای پەروەردگار هەندێک موسیبەتی کەونی ئەقەومێنێ بۆ ئەوەی خەڵکان گۆشکەنەوە هۆش بێنەوە خۆیان لە خەوی غەفڵەت ڕاچەنێنێ و بێداریان کاتەوە ئەم شتانش کە باسیەکەین پێشهاتی مەرگ کە ئینسان هەندێک حاڵەتی ناتەبیعی ئەبینێ بۆی ئەڵێم ناتەبیعی کاک شێخ چکە تەفسیر ناکرێ مرۆڤەکانی ئەمڕۆ زۆر جار لێ تێناگەن ئەسڵەن هەندێک جار وات لێ ئەکەن تۆ بە گومان بی لە خۆ دەرە من تێک نەچووم ناخۆشە تۆ بابەتێک باسکی کە لە دنیای ئەمڕۆیان نییە بۆیە ئەم بابەتە لێت ناشارمەوە تەسەورەکەی لە وڵاتانی ئەوروپا ئەو دام و دەستگایانەی کە دراسی ئەم بابەتە ئەکەن ئەحەم حاڵەتێکمانەیە حاڵەتی لە هۆش خۆچوون هەمان بۆ 4 ساڵ لە هۆش خۆی چووە من لە خەستەخانەی شار بە دیار خزمێکمانەوە بووم تقریبا 12 ڕۆژ لە هۆش خۆی چوو لە پیاوێک لەوێ بوو وتی 70 ڕۆژە مناڵەکەم بێهۆشە یعنی بەس جەستەیش ناکە بەس دڵیشەکە هەمان بۆ دوای ئەو مەرحەلەیە زیینوو بووەتەوە یعنی چاک بووەتەوە ئەشمانە ئەمرێت بەس لەو فترەیە ئەو حاڵەتە هەندێک کەس کە هاتوۆتەوە دنیا و بەهۆش خۆی هاتوۆتەوە هەندێک پرسیاروشتی کردووە هەندێک قسەی کردووە خەڵکان لی تێنەگەشتون چکە لی تێناگەن بەجددی چکە دنیایەکی زۆر گەورەیە یعنی ئێستا بە سادەترین نمونە بە تۆ بڵێم معقولە کابرا کە لە هۆش خۆی چووە عملیاتیان بۆ کردووە بە جەماعەتی گێڕاوەتەوە ئێوە فڵانە بەروار لە سەعات 8 شەوە فڵانە دکتۆر و فڵانە سستەر و فڵانە بەردەست و چی هاتنە سەرم ئێوەش لەسەر مێزەکە دانیشت بوون من چوومە دەرەوەی خەستەخانەکە لە قاتی 12 هەما بووین و لە پەنجەرەکەشمانە فڵانە کلێنس و فڵانە گوڵ و فڵانە چکلێتی لێبوو پەردەکان ئاوا بوون ڕێک مەشهەدەکە ئەگێڕێتەوە کە چی بۆ کراوە دێتت خوا بەشێتی بزان تۆ ناهەقیان نەگری یعنی لە جەستەی خۆیەتە دەرەوە و حتا حاڵەتێک دروستە بێ حاڵەتەکە ئەوەیە زەمن ئەوەستێ لەوانەیە مقابلی 1000 ساڵی خۆمان بێت چکە لە یەک لەحزەیە ئەتوانێ هەموو سلێمانی ببینێ یعنی لەوانەیە هەندێک کەس بڵێن ئێستا مامۆستایەکی زانکۆ دکتۆرێک معقولە باسیم شتە خراپیانەکە شتی خراپی ناڵێم ئەم قسانەی کە من ئێڵێم دراساتی تازەی لەسرە و لە ئەمریکا ئەم حاڵەتانە تا ئێستا نزیکی 25 ملیۆن حاڵەت تۆمار کراوە و ئێستا کتێبی تایبەتی لەسرە بە زمانی ئینگلیزی و هەندێکیشی کراوە بە عەرەبی و ئێستا دراسە ئەکرێت لە دنیای مەسیحیەتە ئەم شتانە دراسە ئەکرێ وە گرتەی ڤیدیۆیمان زۆرە ناوەکان ناهێنین هەر لە ئەنتەرنێتە ئەو کەسانێکی گویان لە دەنگی منە هەر سێرجێ بکەن ئەلەحیا
الذين بعد الموت تجارب اقتراب من الموت على اقتراب من الموت هر أمانة سيرجكي بو كان ليوتيوب أو خوان بيبينن شتەکان هەموو بە دیکۆمنت سەلمێنراوە و چاوپێکوتن لەگەڵ کەسەکانە کراوە و تۆمارە بە ئێچدیش لەبەرەوە ئەم بابەتانە کاک شێخ بەڕاستی ئەمڕۆ پێویستمان پێیەتی چونکە دنیای مادیاتی ئێمە ئەمڕۆ ڕۆحی هیلاک کردوین ڕۆحمان هیلاکە جەستەشمان هیلاکە بێ لەگەڵیا ڕۆح هیلاک بوو جەستەش چێژ لە شتەکان نابینێ هەر لەبەر ئەوەی ئێستا ئێمە لەو مەرحەلەیین لە مەرحەلەی ڕزگاربوون لە نوێژین لە مەرحەلەی ئاسوودەبوون بە نوێژانین یعنی هێشتا ئێمە لە مەرحەلەی عیبادەتەکان لە تەکلیفین لە تەشریفانین ئەمانەوەی لە کۆڵیکەینەوە بە تەکلیفی ئەزانین هەڵێک گەشتوتە حەدی تەکلیف بەڕاستی ئەبێ ئینسان بگاتە حاڵەتێک ئەو شتی تەکالیفانە بە تەشریف بزانێ بۆیە باو باپیرانمان یعنی کاک شێخ زۆر جار چێژی بینیوە لە نەخۆشیەکەی حتا ئەڵێن ئەگەر ئەگەیتە ئاستێک چەندێک بە وەرگرتنی نیعمەتەکان ئاسوودەی چوار ئەوەنە بە هاتنی موسیبەتەکان ئاسوودەی یعنی سەڕا و دەڕا لای ئەوە بە شتێکی طبیعی لەبەرەوە بابەتی مەلائکە بینینی مەلائکە ئیمامی سووتی کتێبی لەسەر هەیە کتێبی تایبەت وە دووری بۆ نۆڕن فەرموودەکەی کە لە ئەربعینینەوە یا هەیە ئایا ئەو مەلائکەیە نەهات چۆکی نا بە چۆکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک نییە لەو فەرمودانەی کە سەیەکی ئەم دینە لەو فەرمودەیە وەرەگیرێ و سەحابەش بە تەواوەتی بینیان ئەوەی کە سەحابەن بینیویانە سەحابە بەشەر بوون کەواتە شتەکە ممکنە شتێکی مستحیل نییە بینینی مەلائکە وقائع يعني حدث لواحد حدث عند الموت أو عند الحادثة السيارة أو عند العملية نعم. يعني الموت الفجأة نستطيع أن يرى الأشياء يرى الملائكة يرى عالم البرزخ يرى الجنة والنار نعم. ويشوف يعني كل هذه الأحداث وهو يعني باقي في الحياة الدنيا بعد نعم. ما سامع بها لا والله ما سامع بها يعني حقيقة موجود يعني داخل كل الأمم الإسلامية كل البشرية يشوف هذا الأحداث يعني نعم ما مطلع حقيقة يعني أكو ملايين الناس يعني شافوا هذا ما مطلع حقيقة ما أي والله بس نسوي يعني حتى نحضر أنفسنا للموت وما بعد الموت والله هو لازم الإنسان يعمل عمل صالح عمل إنساني يعني أولا يقوم بالعبادات اللي الله سبحانه وتعالى فرضها على الناس يتبع الأسلوب الحسن مع الآخرين أولا مع العائلة اثنين مع المجتمع يبتعد عن كل شيء سيء يسيء أول شيء نفسه يسيء للآخرين وعبادة الله سبحانه وتعالى بشكل صحيح يعني دون تطرف يعني يكون الإنسان عبادته وفق ما يريد الله سبحانه وتعالى وفق ما اجت به الرسل يعني والأنبياء والله أمنوك خم كاريجرشي زور باشي هبوا چونکە واشتانی کە دەیان بێ سەر خەبران و خەونیان بینی و ئەو کەسەی کە ئەو زابطەی کە تەیارەکە کە بینی بووی کە لە پێش خۆیدا خەڵکیکە هەیە دەمرێ ئەو ئەمری لە سێداردانی بۆ دەرچوو بوو جا بە حقیقەت تەئسیری هەیە ئەو کەسانەی کە ئیماندارن بە تایبەتی ئەوی کە تۆزە ئیمانی هەبێ زۆر خۆش هەست بە دڵخۆشی دەکات کە ئەو شتانە دەبینێ دیارە خوایەکیش هەیە لە کە خالقی هەمووانە مردنیش هەر بەدەست ئەوە بۆیە کەس ناتوانێت بڕیار لەسەر مردن بدات زۆر جار بەرەکو جەناب فەرمووی سێداری بۆ دەرچوو بەڵام هەموو ئەوانێکی کە ئەوە ئەبری لە سێدارنەکەیان دەرکردو ئەوان بخۆیان دەمرن پێشوی جا ئەو بە حقیقەت تەئسیری هەیە و دەستخۆشتان دەکەم لە بەرنامەکانتان بەڕاستی من زۆر پێم خۆشە بەرنامەکانتان سانەکەم ئێمە چی بکەین ماوەسەگیان بۆەوەی کە یعنی بۆ دوای مردن ئامادە بین یعنی چ خێرێ بکەین لە چ گوناهێ دوورکەوینەوە ینی زیاتر چ خێرێک باشە چ کردەوەیەکی باش ماوەسە ئەمن خۆم پێم وایە ئینسان خوای گەورە پرۆژەیەکی خەیریە بە هەر شوێنێکدا بڕۆ دەبێت خێر بێت یعنی چۆن تۆ ڕێگایەکەوە بەردێک لەسەر جادەکە دەبێت لای بەری دارێکە منداڵێک دەشتێنەوە دەبێت تۆ نهێری یعنی تۆ دەبێت دوو منداڵ خەریکە شەڕ بکەن دەبێت تۆ نهێری دەبێت هەموو ینی ڕازگۆبی دەست پاکبی وە بۆ وفابی یعنی دینداری ئەوەیە حقیقەت ینی پێغەمبەرمان دوردی خوا لەسەر بێ کە هات یعنی هەر ئەوە نەبوو ئینسانێکی ئەتیادی بێ دنیای گۆڕی یعنی هەر لە دەست پاچیەوە هەر لە داوێن پاچیەوە هەر لە برایەتی و خۆشەویستیەوە کردێ ناو مسلمانانەوە ناو ئەو کەسانێک کە لەو پڕی زەلکاوی نەهامەتیدا غەرق بوون بەڕاستی ژیانی گۆڕی دنیای گۆڕی خۆ بە چەند ساڵەکەش کەم بوو ینی لە تەمەنیدا 23 ساڵ بە حقیقەت خۆ زۆر نییە بەڵام لەبەرەوەی لەسەر ڕاستی بوو خەڵکەکار ئەوەندە ناسیان مامۆزا تینووی بوون ئەو کەسانی کە زۆر دژایەتیان دەکرد دوای خۆیان لەسەر بە کوش دەدا بۆی ئێمەش دەبێت یعنی ئینسان خۆشیش دەبێنێ مامۆستا تۆ هەر خێرێک دەکەی یعنی شەوەکەی ئیسراحەت دەروی کە شتێک یعنی عەزیەت دەدەی ئەو شوی خۆ خەوت لێ ناکەم ینی زۆر کەسێ فێڵ لە خۆی دەکا پێی وایە کە
کەسێکی عزیەتداوە بەڵام ئەمە قەناعەتی خۆمە ئەو کەسەی مێروولەیەک عزیەت دەدا حقیقت بۆ خۆی ناحەسێتەوە ئەمە زۆر زادرم کە کەسێک ڕقیلێت بۆ تۆ پەرۆشت بێ چکە ئەو ڕقەدەی خوا تۆ ڕقت لێ نەبێ هەوڵ مەدا تۆڕی لێ بکەیەوە هەوڵدا ئەو ڕقی لە دڵدا بێت چکە ئەو ڕقەدەی خوا ڕق ئینسانی دەخوا بەڕاستی هەرێ وەڵام مامۆستا دەست خۆش مامۆستاگیان کەس بووە کە بە مردنی تووشی سەرسامی و سەرسوڕمانێکی زۆر بووبیت خزمی نزیکت یان ڕەفیقت یا کەسێکە لە گەنجێتیەکە لە حاڵەتێکە تۆ بینیوتە سەعاتە پێشەوە ڕۆژە پێشەوە یەکسەر تووشی ینی سەدمەیەکی عەجیب بووبی ئەمە چۆن مردن کت و پڕ فڕانی هەرێ وەڵام مامۆستا من خۆشەویستێکی هەم خزم بوو هەم برادری بووین زۆر پێکەوە ئیدی بەهۆی حادیسەیەکی ینی نەخوازراوە ینی لە دەست دەرچوونێک بوو ینی ئەمری خوای کرد زۆر تەسی ینی وەڵاهی 2 ساڵ هەر ماوەی زۆر هەراگام لە خۆم نەبوو زۆر بە حەقەت بە زەحمەت بوو بەڵام ئەو کاتی برێن وەکو ئێستا خوامان نەناسی و بەڕاستی ینی جیاوازەکە ئینسان کە خوای ناسی ئەوەندە شتەکان بە قورس ناگرێت چکەمە بەڵێ چونکە تۆ دەزانی ینی ئێستا ئێمە کە پەرۆشی کەسێکمانەوە بۆی دەگرین ئەتووە گازای بۆ خۆت مەمرا وەدی باوەستا بۆ خۆت بەس تۆش دەچی بۆ دە بە زۆر بێعتیادی وەرگرە من پێم وایە ینی هەتا ئێستا ئەو کە تازیە نەمانە زۆر شتێکی باشە لەبەر بۆ تۆ تازی بۆ چییە ئەتوش بەیانی دەچی هەمومان دەچین بۆیە گرنگەوە کردارەکانمان چاک بکەینەوە یعنی هەوڵ دەین چاک بە دنیا ئەگەر هەموو چاک بین دنیا بەهەشتە یعنی دنیا و قیامەتیشمان هەر بەهەشتە هەر بۆیە ئینسان دەحەسێتەوە بەڕاستی عالەمی غەیب ئەو عالەمەیە کە تەنها خەڵکی باوەڕدار لی تێگا بە هەموو جۆرە بیرکردنەوەکانەوە بە هەموو ئەو کەسانەی کە تەنانەت بڕواشیان پێی نییە عالەمی غەیب شتێکە جاری وا هەیە ڕاستە خۆی ناوی خۆی بەخۆیەتی کە ئەڵێ غەیبە بەڵام جاری وا هەیە لە ژیانی تۆیا بەرجەسا بێ شتەکان ئەبینی بە چای خۆ بۆ نمونە من بە ڕەحمەت بێ خۆ باوکم خوا عەفیکە کە پیانەوت مامۆستا مەلا حەمینی ئەردەڵانی یا مامۆستا مەلا حەمینی ناو مەلاکانە زیاتر مەشهوور بە نێزڵی بەڵام نازناوی هونەری و ئەدەبیشی مامۆستا مەلا حەمینی ئەردەڵانی بوو خوا عەفیکە خوا شتێکی بۆی جێڕامەوە جا تەبعاً لە دەست خەتەکەیە خۆی نووسیبووی من بەبێ ئەوەی پرسی پێ بکەم خوێنمەوە ئێتگوتم باوکە ئەمە چی ئەم ڕووداوە زۆر سەیر وتی ڕۆڵە ئەمە خوێنێتەوە باشە خۆشم بۆتە جێرمە بەس وتی نەخڵە تابی ئەمە تا نەمرم باسی نەکەیت چکەوتی کەس بڕاو پێ ناکا و ڕووداوەکە زۆر سەرنجڕاکێشە و زۆر ئاجایبە و قابلی ئەوە نییە بڕاو بکرێت لەبەرەوە بیجڕۆ کەی مردم ئەو وەختە قەی ناکە بیجەڕیتەوە بەڵێ طبعاً باوکم هەم دەستی نووسینیە بوو و هەم ئەتوانم بڵم کتێبی کوردستان و کوردەکەی مەردۆخی لە فارسیەوە کردی بە عەرەبی هەرچەند بەداخەوە فریانەکە و بە چاپی بگەێنە دیوانی مەولەوی کە لە زاراوی هەورامیەوە کردی بە زاراوەی سۆرانی خۆمان و لەگەڵ ئەوە شاکتێبی تری هەبوو و کەسێک بوو حەزێکی شعری هەبوو جگەل ئەوەش کە زانایەکی ئاینی بوو ئەو بۆی جێڕامەوە تەبعاً خۆی لە ئەوڵە بە دەستخەت خوێنمەوە خۆم بەڵام هەر خۆشی بۆی جێڕامەوە باوکم خۆ عەفیکە کە باوکی ئەمرێت تەمەنی 6 ساڵە لەو کاتێ باوکم تەمەنی 6 ساڵە تەبعاً تەمەنی 6 ساڵی هیچ نەوە کاریگەریەکی کەسێک باوکی بەیاندایکی بێ ناتوانێت زۆر کاری بکات چکە عەقلی پێ ناشکێ بەڵام ئەوەی کە باوکم بۆی باس کردم لە تەمەنی 6 ساڵیە زۆر عجوبە بووە ئەو دیهاتانی ئەو منتیقی هەمان باسییان کردوتیان ئەمە یەک ئێمە مناڵێکی وابین لەو تەمەنیا بە مردنی باوکی ئەوەنە کاریگەر بێ و تووشی شۆک بێ ئەڵێ زمانم شکا بوو نە قسەم بۆ کرا نە ئەمتوانی بگریم نە ئەمتوانی هیچ شتێ بکەم نانیشم ناخوارد ئەڵێ بەیانیان کە ئەڕۆشتم ئەچوم ئەڵێ لە خواری دیەکەمانەوە شوێنێکی تیا بوو زەلێکی زۆری تیا بوو ئەڵێ زۆر شوێنێکی ترسناکیش بوو پڕ بوو لە بەراز بەس ئەڵێ من عەقڵم پێ ناشکە بە دزی دایکمەوە ئەڕۆشم ئەیو یعنی حەچی حەکیم و دکتۆری ئەو منتیقەیە هەیە دایکم منی بردووە بەس بۆ ئەوی چاک بمەوە ئەتر ئەی بۆ شێخ و مەشایخ بردووی بۆ بیارە بردووی بۆ زۆر شوێن لە شوێنەکان ئەیو ینی هەر چاک نەبوومەتەوە ئیتر ئەو بەیانیان ئەڕۆشتم لەو زەلەیە ئەمامەوە حتا ئێوارەن جا هاتمەوە ئیتر ئەیو دایکم بە تەمام نەمابوو وتی ڕۆژێکیان لە دەوری چێشتەنگاوە بوو وتی دایکم دانیشت بوو تەنووری دارمان هەبوو دانیشتبوو نانیەکە ئەوە لە دەوری نۆ و دە و ئەوانەیە چێشتەنگاو تی منیش لە تۆزە لەو لایەوە دانیشتە بووم ئەوە خۆم هین کردبەوە خۆم چوو کردبەوە دانیشتە بووم ئیتر قسەم ناکرد دایکیشم وەکو شێتێک تەماشایە کردم وەکو ئەوەی کە من زمانم شکاوە و چۆن ئێستا دکتۆرەکان پێڵێن شۆک وتی ئەوە پەیژ وتی خانوەکەمان باڵێ هین بوو باڵەخانەی هەبوو دوو قات بوو قاتی خوارەوەی ئابانیژە بەڵێ قاتی خوارێ گەور بوو قاتی سەرەوەیشی خۆمان تیاژێن ڕۆژی ڕووناک چێشتەنگاو ینی سەعاتدا
تۆ شتێکی وا ببینی بە ئەمەلی و بە چای خۆتەوە قابلی قوبوڵ نییە بەڕاستی مەگەر ئیلا ئەوانە نەبێت کە باوەڕدارن و ئەزان ئەو ڕووداوە هەیە و کە هەرچەند زۆرێک لە حتا لە عالەمی ئیسلامی لە زانایانیش ئەڵێن خزرە یا مەسەن لە وڵاتی کوردەواری خۆمان ئەڵێن خێری زنە ئەوەی کە باوکمی جێڕایەوە تقریبان هەر لەوا چێتوانین بڵێن هەر خێری زنێ یان سەیدی خزرە وتی دانیشتە بۆ وتی ئەو نەمزانی پیاوێکی سەرتاپاسپی باڵایەکی مامناوەندی جوان سەرپۆشێکی ملپێچێکی سۆزی بە ملەوە بوو ڕیشێکی ڕەشی جوانی پێوە بوو وتی بەرە ڕوم هاو وتی بەبەر دەمی دایکم وتی دایکم لێرە نانیە کرد دایکم نازانێ وتی ئەگەر لە خۆی نانەکە وتی بەبەردەما هاو وتی کە هاو لە خۆشیە هەڵسامەوە نەشترسام بەڵە بەڵێ بەخاوتی بە پەیژەکە هاتە سەرەوە بەس وتی نەمزانی چۆن هاتە سەرەوە بەزمیمێ وتی کە دەرکەوت بینیم یەکسەر وتی هاتە بەردەمم وتی حەمەمین وتی ئەوە دەسیامێ بەرزی کردم وتی باوەشی پیا کردم وتی ئەممەنە تونگوشیمی ئەممەنە تونگوشیم وتی زیڕە ناو ئێسخانەکەەوە هاتە دەرەوە ئەوەنە بێتاقەتی وتی خەریک بوو هاوارکەم وتی کەوتمە قسەکردن لەگەڵیا وتی حەمەمین جان چاکە بیتەوە ئینشاءڵڵا مردنی باوکە ئەبێتە شیفا بۆ تۆ ئینشاءڵڵا وتی ئەمەی کردوتی بە هێواشی وتی چۆن بەو تونگە باوەشی بێک وتی زۆر بە هێواشی بەریە وتی بەبەر دەمی دایکمە ڕێک بە قادمەکانە چووە خوارەوە دیار نەما وتی منیش ڕام کرد دوایە بانگی کەم وتم بەجێ مێڵە تۆ باوەشە پیاکردن مێسە بۆ بەجمێڵی تی دایکم لەم لاوە تو مەس کردوێتی بەهارە ئەقیژێنێ و هاوارەکە ئاڵێ حەمەمینی کوڕم تێک چوو حەمەمین شێت بوو زمانی بەر و بەڵێ کەوتمە قسەکردن تی دایکیشم ئەگریا وەکو چی باوەش وتی منیش باوەش بیا گوتم دایەجان مەگری وەڵڵا باش بوومەوە وەڵڵا هیچم نەما ئەوەنی قساکەم ئەوەنی شتێکم تاو ئەی ڕۆ لە تۆ لەگە چیا قسە دەکرد خۆ ئەو قسانە چی بوو ئەو کرد و مەڕۆ دایکە هیچ نەبوو تاو میمۆیە چاک بوومەوە تی باش ماوەیەکی زۆر دوای ئەو بۆم جێڕایەوە بەنسبەتی خدریشەوە ئێمە لە کوردەواری خۆمانە کە پێڵێن خدری زینە هەر خۆی بۆ خۆی ئەم دەستەواشەیە کە ئەڵێن خدری زینە ئەو وشەیە جێگەی پرسیارە لێت ناشارمەوە کە مانەوەی خزر نەمانی خزر خدری زینە بە کوردەوارێکی خۆمان لەوانەیە ئێسێکێک لە ئێمە بڵێ ئەم بابەتە کەی بۆ ئەمڕۆ ئیسفادەی هەیە بابە گیان گرفتارین بە چەندین کێشی ترەوە ئەم بابەتە چێ باسیەکەین منیش بۆ وەڵامی ئەو خۆشەویستانە درێژە بەم بابەتە ناین بەس ئەوەندە بە ئەڵێم ئەوانەی کە بەڵگەیان وایە کە خدر نەماوە بەڵگەکانیان ڕێی تێچێ و بەهێزیشە چکە لە قورئانە هاتووە کە وما جعلنا لبشر من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون کەس لە پێشتەوە بە زینووی نەماوە قەرار نییە تۆش تا ئەبەد بمێنی ئایا ئەگەر تۆش بمێنی ئەوان خاڵی دەبن و نامرن نەخێر ئەوەی کە قەرارە بەسەر تۆشابێ بەسەر تەواوی ذیڕۆحەکان نادێت بەڵام ئەگەرم ئاەتەکەن بە بەڵکە دەیخۆ حەزرەتی عیساش پێغەمبەر عیسا عەلا نەبینا وعەلەیهی السەڵات وسەلام بە زینووی ماوە و ئێستا لە حاڵی حەیاتایە ئەی بۆ خدریش کە خدر پێغەمبەرە چکە زۆرێک ڕەئیان وایە کە وەلی بووە بەڵام من تەرجیحیەوە ئەەکەم کە پێغەمبەر بێ بە بەڵگەی ئەوەی کە معقول نییە پێغەمبەرێکی ئولوالعەزمی وەکو موسا بچێ بۆ لای وەلیەک دەرز وەرگرێ نا ئەبێ پێغەمبەرێک بێت شتێک بتانێ ئەم نەیزانێ بۆیە ئەم پێغەمبەرە ئەچێ بۆ لای نەگەچێ بۆ لای چەندین مانگ بە پێ ئەڕوا لە سورەتی کەهفا باسیەکە چەندین مانگ ڕێ توولانی تەی ئەکا تا ئەو شوێنەشی بیرێچێتەوە ئیتر هیلاکی زۆری بۆێنێ ئەگاتە ئەو پەڕی ناڕەحەتی کە ئەمەش پەیامێک بۆ ئەوانەی کە عاشقن بۆ گەیاندنی حەقیقەت و گەشتن بە حەقیقەت ئەبێ شەونخوونی بکەن ئەبێ ڕێگا ببڕن ئەبێ سنوورەکان ببەزێنن ئەبێ هیلاکی لە جەستەیانە نەبێت موسا ئەگاتە و حاڵەتی ئەگا بەو کەسە ئەم کەسە کە خدرە لە هەر شوێنەکان وێژی کرد بێ و شوێنە زینوو بووە بەڵام سەوز بووە بۆیە بڵێن ئەخضەر وشەی سەوزە کەواتەوە بەڵگەی وەنی بڵێن کە مردووە بەعەکسەوە مەلائکە بینیویانە و ئەسحابی کرامیش بینیویانە بەڵگەمان هەیە فەرموودە هەیە وە کتێبی تایبەتی لەسەرە ئیمامی نەوەوی لە صحیحی موسلیمەکەیە لە بەرگی 15 بەس لاپەڕەکەین بینێماوە ئاماژە بۆم بابەتە ئەڵە ئەکاو ئەفەرمێ ڕەئی و ئەکثەری ئەهلی العلم زۆربەی زانایان ڕێیان لەسەر ئەوەیە کە ئەهلی دڵ ئەهلی خۆی ئەیبینن گفتوگۆی لەگەڵا ئەکەن
و لە مەوسیمی حەجیشا بینیویانە و قسەیان لەگەڵا کردووە و لە باوە باپیرانیشمان هەندێک جار هەندێک نمونەمان هەیە لەوانەیە یەکێک بڵێ ئاخر ئەم بەڵگانە نابنە بەڵگە کەرامەتی کەسێکی دیندار نابێتە بەڵگە وەکو چۆن هەندێک جار خەو نابێتە بەڵگە ئەم قسەیەش معقولە بەڵام کەسانێکی زۆر بینیان ئەمەش خۆی بۆ خۆی شتێک لە خۆی ناوترێ و ناشکرێ ئێمە ئینکاری شتێ بکەین کە بەڵگەی نەسی سەریحی لەسەر ناتۆ کە مرد بێت چونکە هەرە و نەستەی کە باسی مەرگی پێشخۆی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم یا لە فەرمودەکەی ئەفەرمێ بڕیار دراوە لە هەموو 100 ساڵێکات ئەو جیلە نەمێنن جیلێکی تر بێن ئجا ئەو بەڵگەی هەر بۆ عیساژە بێت کاکە بۆ شەیتانی ژەبێ خۆ شەیتانیش زیرۆحە تا ڕۆژی قیامەت خوا وعدی نەیاوە بهێڵێتەوە هەندێک کەسمان حتا قەولمان هەیە بۆمانی ئیلیاس لەبەرەوە هەندێک کەس خوای پەروەردگار لەبەر حکمەتێکی تایبەتی خۆی ئەیان هێڵێتەوە تەنانەت قەولمان هەیە ئەو کەسەی کە دەجال ئەیکا بە دوو کارتەوە ئەڵێ ئیمانم پێبێنە کاتێکە ئیلکێنێتەوە زینوە بێتەوە ئەڵێ شایەتیەتەم کە تۆ درۆ ئەەکەی هەندێک لە زانایان ڕێیان وایە ئەوە خزرە تا ئەو کاتە ئەمێنێ بۆی ئەو پەیامە بگەێنێت بە خەڵکی بڵێ ها دنیای تەکنەلۆجیایی زۆر بەهێزی دەجال لەتان خەڵەتێنێ درۆەکە با منیش لە تکاوە بەرچاوی ئێوەیە چونکە ئەمەی کە موسا فێرەکە پەیامی تریشی لەسەرشانە تا ڕۆژی قیامەت بگەێنێ لەبەرەوە کاکشە من باسی خرافاتی بۆ ناکەم باسی دراساتی تازە بۆ بکەم لەسەر ئەم بابەتانە ماوەسەگیا من حەزەکەم عەرزی جنابە بکەم لەگەڵ بینەرانی خۆشەویست یعنی نەفی زۆر بە زەحمەت ئەبێ نەفیشت بکەیت نەفی زۆر قورسە ڕاست یعنی ئیسبات ڕەنگە ئاسانتر بەس نەفی زۆر زەحمەتە من نمونەیەکە هێنمە تا لای بیسەران و بینەران و لای لە خزمەت جنابیش تا نمونەکە باس بکەم دکتۆرێکی پرۆفیسۆرمان هەیە لە سلێمانی لە خەسخانە جارێکیان باسی بەعزێ مەسائل کە وەکو خرافی سەیرەکرێت لە طوبا هەین دکتۆرە پزیشکی وەکو خرافی سەیرەکە سە بۆ نمونە ناوەگرتنەوە ینی لە طوبا ئەڵێن هیچ ئەسڵ ئەساسێکی نییە ئەو قسێکی زۆر جیاواز و جوانی کرد جا من ئەم قسەی ئەو نەقڵەکەم بۆ دین و ئیمانەکەی خۆمان وتی عالەمی طب ئەسراری ئینسان لە ڕووی طبیوە ئەم منە بەرفراوانە جێی هەرچی خراپە هەیەتیایە بێتەوە بە عیلم حسێبی بکەیت لێرە مامەسا منی موسڵمان ئێمەی خەڵکی موسڵمان بۆ ئەمەنە حازرین بەڕاستی غەیب لە خۆمان دوورخەینەوە ئەمە ڕەبتی نییە بەوەی کە ئەم جیهانە مادی کە هاتووە ئەم عقلێتە مادی و علمانی کە هەموو جیهانی ئیسلامی داگیر کردووە هەموو عالەمی گرتووە نەک جیهانی مەسیحیشی کردووە وای کردووە لە هەمومان بە گشتی مسلمانانیش بە گشتی وای لێ کردوین زۆر سەطحین یعنی وای لێ هاتوو ئیمانەکەمان گەشتوتە قەراغی یعنی نزیک بوونەوە لەوە کە حەز بە نەفی بکەین بەوەی کەوان نییە شت نییە ئەم شتانە نییە ئەسڵی نییە لە کاتێکە ئەی باشە مەسائلی قیامەت چۆن ئێمە ئیمانمان بە حتا حەدیسەکەی پێغەمبەر نافەرمێت ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە خۆر ئەوەنە نزیکە بێتەوە میلێک هێمێنێ بۆ سەری ئینسان دەیخۆگەر ئەم هەرم خۆرە تەبیعی ئینسانیش ئینسان بەرگەی ناکرێ یعنی لە ڕووی عەقلیوە ناکری ئێمە قیاساتی قیامەت حسێب بکەین قیاساتی شتی مادی بەغیبی فعلاً حتا زۆرێک لەوانەی کە نزیک بنەوە لە مردنیان بینی و ماوەسا ئەڵێ ئەم قسە ئەکەن ئەڵێن لە عالەمی مطلق و بێسنوور ئێمە نازانین ئەو شتانی ئەوێ نەقڵکەین بۆیرە چونکە ئەیهێنیتە ناو عالەمی مەحدود نامێنێ نابێت نە کەلیمەیەک نەوشەیە نە ڕستەیەک ئەسڵەن کەس لێو تێناگەن خۆیشم ناتوانم بیڵێم لەبەرەوە ماوەسا ئەم مەجالە ئێمە وەکو موسڵمان ینی بۆ لە حەزەر بکەین حتا ئەمەی من لەم کەناڵەیە کە کەناڵێکی ئیسلامیەم کە ئەم باسا ناکەینەوە یان ڕەنگە گلەی بێتە سەر کەناڵەکەمان و پیشانتون کە ئەم مەسەلانە بۆ باسەکرێ ئەی ئەم پرسیارە بۆ نەکەین ئەی بۆ باس نەکرێت خۆی کاکشە من حەزەکەم یەکشتی پێ بڵێم لە ڕووی فسیۆلۆژیەتی ئینسانەوە نەفسیەتی ئینسان هەر بە تەبیعەتی حاڵ ئینسان ئەگەر وریای خۆی نەبێ وەکو نەفس قسەکەم حەزی بە شتێک نییە تۆزێ مانوبوونی تیاابێ هەر بۆی ئەم پەیامە ئیسلامیش کە خوای گەورە فەرمێ ئینا سەنوڵقی عەلەیکە قەولەن ثەقیلا هەر ئێستا نمونەیەکی سادە بە تۆ بڵێم کاشێخ کتێبێکی 700 لاپەڕەیی خۆت بۆ خۆت اختیاریەکەیت و مطالعەیەکی لەوانێ تەواوێکی هیلاک نەبی بەڵام هەرو کتێبە نە مەرزەمەیەکی بچکۆلە تێمێ ئەڵێم بەیانی ئیمتیحانتە چونکە هەستەکەی بەیانی ئیمتیحانە و تەکالیفی تایە و قورسە لە شەوی ئیمتیحانە تخوا خوێندکارێک ئێستا کە گوێی لە من بێ لە شەوی ئیمتیحانە گڵۆبەڕۆژە خۆشە قسەکردن خۆشە خەو لە هەموو شتێک خۆشترە بەس مەرزەمەکە خۆش نییە کەچی کە ئەڵێ بەس بە ئیمتیحان تەواو بێت چۆن حەقەکەمەوە نە ئەخەوم کەچی کە ئیمتیحان تەواو بێ خەوە نایە بوو چونکە
نفسیەتی ئینسان ئەگەر وریای خۆی نەبی تەبیعەتی مناڵی هەیە النفس كالطفل بده يشتي أسانا قري أي بس دوش تكيب بحال أمروش خلقي وايلي هاتوا أو نشتكاني بو هاتوا تبردس وآسان بو هلاق نابي تجوريق لتماليتي جروي كروتا مشتانا شوا بويا أم بابتانش كباس يكين بابتانيكن راس يكي چونك اللي يدور كوتونتو بدنيا الروح تنها معاملة له قال شتي سطحي وبشاوي سلسل اشتكانكين يتر توزك ليتي ناقن كإنسان المرء عدو لما جهله كإنسان كحز اشتكي إننا أسي لخوي أكثر برياريا دجاتي أم بابتك كاك هدوري من الرسالة وساكر أركاك شغمون تولا شوريك خوتوين جاري وهي تولا بالما خوتوي يك بيلا دور وسير تكا عرق كروتوا لخوتا لشوينك هاي سركوي ليت ان ازاري دلتين جاري واي ان فرك عرق شي كروتوا اما يبالش زور طبيعيه نا احساسي بيكا ونهيج دي باورك خبري كرو يك ثانيه جنيه يعني خبي واهي انسان اتشبو امريكا بياسيكي طاوله غير رفيقه كان يا اكا مينتي طاوله بيني رقاي اجا بيني لدرياك انا راح تبي شي 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 هرهم يك ثانيه ناك الروح ما وصل دي بوتشي للدنيا خوا كيسه وشتكي ساده همو مان ام بروسيمان بيني وبلا مانو اسان بي بوتشي امشتاني تركا همو امانش كخوي برودغاب شانته اماجا قلن بوي كباب جان اما مشتي كلنموني خروارك بوي كبي اجي شو قال بيش هاتي مرقا پیامبری اسلام و تواوی فرمودەکان ئاماژە بۆ ئەدەن ئینسان لەو لەحەزەهایەکە کە تەواوی شتەکانی ژیانی ڕیپێتەکرێتەوە بۆی بە سادەترین شت ئەیبینێ لە یەک لەحەزایە و لە ئەنتەرنێتە هەر سێرجێک بۆ بابەتانە بکەن ئەوانی کە دوێنێ شەو من شتێکم لێیە لە کەناڵی MBC کچێکی گەنجە ئەڵێ من چەندین ساڵە خۆم تەرخان کردووە لەبەرخوا ئەو ئافرەتانی کە ئەمرن بیان شۆم کۆمەڵە داستانی سیر و سەمەرە ئەگێڕێتەوە باشە ئافرەتەکە پرسیاری لێکە ئەڵێ تخوا حەزەکەم پرسیارێکی لێ بکەم ئەرەوە ڕاستە لە فەرموودەوشتا باسەکرێ حوسن الخاتمە و سوء الخاتمە لە مردووەکانە ئەڵێ وەڵڵاهی خوشکە سەنگینەکەم لە کەناڵێکی ئاسمانی MBC ئێوەوە قسەکەم بەرامبەر بەم قسەیەم بەر پرسیارم خۆی ئەڵێ بەڵێ ئەم قسەیە چەندین حاڵەتم بینیوە ئەڵێ وەڵڵاهی کچم شتووە تەمەنی 19 ساڵ بووە بۆ 20 ساڵ هەر ئەم شت جلەکانی داکەنم بۆم دانە ئەکەنرا کە زۆر بەلامەوە ئاسایی بووە 3-4 کەسم بان کردووە جلەکانیمان پێدا نەکەنراوە گیرم خواروو بەدەستیەوە هەر ئەگریا مردووشە لەسەر تەختە شۆر هەرشتومە هەر ئەگریا ئەترۆڵاڵێ مەئیوز بووم تەلەفۆنمان بۆ دایکی کرد دایکی هاو دەستی کرد بە گریان وتی باشە بۆ پلەتان کردو لە شتی ماڵتانم ئاوا کرد وتی وەڵڵای باوکە مێردەکە و تەکلیفی لێ کردوم تۆ لە دەرەوە بووی لە خەسەخانە کە هێنامانەوە وتی کچە سەنگینەکەم ئەم کچەی من وەسیەتی کردووە وەسیەتی خۆیەتی دایکە گیان تکاو لێ یەکەم تو ئەو خۆیە بەس تۆ جلەکانی من داکەنە کە مردم بەس تۆش بمشۆ وعد ماوتمە کچەکەم وعد بێ ئەم وەسیەتە و جێبەجێیەکەم ئەڵێ وەڵڵاهی تا دایکی نەهاو باوەشی بە مردووەکەیانە کرد گریانەکەی لە ئەنتەرنێتتا سەرجی بۆ بکەن حال لە کەناڵی MBC باسی شتی خراپیتان بۆ ناکەم وتی بەڵێ چەندین مردوون بینیوە پێک من خۆم بینیومە خۆم مردوون بینیوە زەردە وسمە پێکەنیوە وەڵڵاهی دانەکانیم بینیوە ئەم قسەیە کەسێک بۆتان باسەکە هێشتا لە حاڵی حیاتایە نەخەڵەفاوم نەگەشتمەتە تەمەنێک بڵێ قسە لە برسکرێنێ بە چاوی خۆم بینیومە وەڵڵاهی سەرمەرگی زەلامم بینیوە ئاشکرا عالم لە ماوەیە لە ئەکاونتی خۆشمە بڵاوم کردەوە پیاوێکە چەندین ساڵ لەسەر جێگە کەوتووە باشە توانای جوڵانی دەستی نییە لە سەرە مەرگەکەیە سەیری ئاسمانەکە دەست نێژشوە ئاوا دەست بەرزەکات و ئاوەکەی بووە ئەڵێ ئاوی بۆێنێ ئەکاونتەکەی من لێبن و سەیریکە لەبەرەوە کاک شێخگیان ئەم بابەتانە ئەمڕۆ بابەتانێکن زیاتر لە دنیای ڕۆحیاتەوە نزیکن ئێمە ومانانیش مەشغەڵەتی ئەم سێرجەی کە ئاوا مەشغوڵی کردوین مادیات و تەکنەلۆژیا ئەم لایەنە ڕۆحیەی بیر بردوونەتەوە بۆیە بەم بابەتانە ئاشنانین کورە بۆیە بۆمان هەزم ناکرێ بۆیە لێشی ڕائەکەین چونکە هێشتا پێی نەگەشتوین خۆشەویستانەوەی لە باسەکانی نزیک بوونەوە لە مردنە زۆر گرنگە ئێمە بیزانین و ئەو کاروانە زۆر گەورەی کە ژمارەی ملیۆنەها خەڵک ئەم دیاردەیان بینیوە و
گەشتی بەرزەخیان کردووە بەو قەدەرە خواییە و بەو ڕەحمەتە خوایی کە خوای گەورە بردوونی و پیشانی یاون و گەڕاونەتەوە بۆ ئێمەی باسەکەن باسی کۆمەڵێک گوناه و کۆمەڵ شتەکەن کە زۆر ترسناکە بۆ ژیانی بەرزەخ و بۆ قیامەت و بۆ دوای حەشر و ئەوەش منهەجی هەموو پێغەمبەران و پەیامە خواییەکان بووکە بەم شێوە باسەکات. ئازانم ئەوەی زۆر ترسناکە لەو جیهانەیە لە جیهانی غەیبە لە عالەمی بەرزەخە لە قیامەتە بریتیە لەوەی کە تۆ شەریک بۆ خوای گەورە قەرار بدەیت یاخود مولحید بیت و ئیمانە بەخوا نەبێ یاخود ئەوانەی کە خۆیانە کوژن لە کاتێکا کە خۆ کوشتنیش دیارە هەندێک جار هەندێک کەس کە ئەگاتە مەجای خۆکوشتن ڕەنگە نەخۆشی نەفسی بێت ئەو خوای گەورە عقوبەکە یاخود محکەمەی خوایی محکەمەیەکی عادلە سێکردنی و قەزیانە لە قیامەتا دەرەکەوێت کێ خوای گەورە عەفویەکا لەوە یاخود عەفوی ناکە بەڵام خۆکوشتن بەگشتی زۆر ترسناکە یعنی ئەوەی کە تۆ دەست بچێتە ڕۆحی خۆت و خۆت لەناوبەری یا ڕۆحە لە جەستە جیا بکەیتەوە ئەو گوناهانەی کە زۆر زۆر ترسناکە و زەلکاوی ناو دۆزەخ دەرخواردی ئەو کەسانە ئەدا کە ئەم گوناهانەکەن یان ڕەواجی پێ ئەدەن یا بڵاویەکەنەوە یاخود فاحیشە و گوناه بڵاوەکەنەوە گوناهی زینا داوێن پیسی لیواتە و نێربازی ئەمانە گوناهە هەرە قێزەونەکانن کە زووخابی ئاگری دۆزەخ و زەبر و ئاگر و لێدان و تێهەڵدانی ناو بەرزەخ زۆر بە سەختیە چەژن بە جۆرێک کە نەجاتیان نابێت لەو ئازارە لەبەرەوە ئەو کەسانەی کە گیرۆدەی ئەم جۆرە گوناهانن با زۆر زووتەوە بکەن و بگەڕێنەوە بەلای خوا تا دەرگای تەوبەیان لێدا نەخراوە چونکە پەردەی ڕەشی گوناهی تاوانی زینا و لیواتە و نێربازی و ئەو گوناهە پیس و چڵکنانەی کە کۆمەلگاکان ناشرینەکەن حرامخۆری و گەندەڵی و پارەی حرام ئەمانە زووخاوی جەهەنم و بەرزەخ دەرخواردیەوە نادرێ کەوا دەستیان ئەچێتە ئەم جۆرە گوناه و ئەم جۆرە حرامخۆری و ئەم جۆرە تاوانانە لەبەرەوە خۆشەویستان بە درێژایی باسەکانی نزیکبوونەوە لە مردن بەرکەوتنتان نەبێت لەگەڵ ئەو کەسانی کە ئەم جۆرە گوناهانیان بینیوە یاخود خۆیان ئەم جۆرە گوناهانیان هەبوو و چیان بینیوە لە بەرزەخە ئەوەی لەم ئەڵقانەیە کە زۆر زۆر گرنگە باسی بکەینەوەیە کە تەوبەی ڕاستەقینە بکەن و بگەڕێنەوە بەلای خوا چونکە هەرەوەنەی ئینسان گەیشتە نزیکی مردن ئیتر مردن نییە شتێک نییە ناوی مردن بێت گواستنەوەیە بلیتی سەفەرە ڕۆشتنە بۆ جیهانێکی بەرفراوان و گەورە هەمووانەی کەم دیاردەیە گەڕنەوە هەر لەم ئەڵقەی ئێمە لە ئەڵقەکانی ڕابردوودا هاتووشمانەکە ئەمان بێ ئینشاءالله هەمویان باسیەواکەن مردن بۆ ئیماندار شاییە خۆشیە چێژە گەورەترین ڕەحمەتە خوای نێرێ بۆ ئینسانی ئیماندار بەس کەوتنە ناو سزایەکی هێجگار سەختە بۆ کافر و منافق و دووڕ و گوناهبار و تاوانبارێک حرامخۆر و بەرتیلخۆر و ئەو شتانەی کەوا ئەم وڵاتی ئێمەی وێران کردووە لەبەرەوە با زۆر زۆر وریابین زۆر چاوکراوە بین زۆر داوای تەوفیقی خوا بکەین کە خوای گەورە پێشەوەی بگەینە ئەو مردنە ڕزگارمان بکات لەو گوناهانە و خەڵکی تریش ڕزگار بکات و هیدایەتی خەڵکی تر با ئینشاءالله هەموومان مردنی قەرزارین ئەبێ هەر بمرین چی بکەین بۆ ئەوی دوای مردن ڕاستی ترسمان لە مردن نەبێت وڵی هەرچەنێ هەڵدێ هەر ترسمان لە مردن هەیە هەر ئەمرین هەرچەنێ ڕابکەین هەرچەنێ تەقەلا بکەین هەر ئەمرین هیچ ناوێ پەلەقاژەی ناوێ کردەوەی چاکە چی باشە بیکەین وڵی ئەوەی کە بتوانیت و لە تواناتە بێ کردەوەی چاکە بکەیت چاکە هەتا لە تواناتە بێ خراپە هیچی لێ دەرناچێ ئەمەشگاری تۆ چییە بۆ گەنجی ئێسەکە زۆر غافڵە زۆر بێ ئاگایە ینی بە چ شتێ ئەم بێ ئاگاییە دروستە بێت وڵی هەر لە ئێرەوە ئاگداریانەکەمەوە حەزەکەم بگەڕێنەوە بەلای خوا حەزەکەم دائیمەن ناوخوا لە دەمیان بێ دائیمەن خوا بپرسن دائیمەن مردنیان لە فکر بێ غەڵەت هیچی لێ ئەنجام نابێ هیچی لێ دروست نابێ هەر ئەگەڕێنەوە بەلای خوا خێر و خێرات بکاو ئێتر لەگەڵ دراوسیا باش بێ لەگەڵ کەسوکارە باش بێ و ترەمانە کاسبی حەڵاڵ زەرورە بۆی کە لە قیامەت ڕزگارمان بێ زۆر پێویستارە وەڵا گەر حەڵاڵ نەبێ و ئینسان زۆر گوناهبارە بێ و بە زەحمەت نەجاتی بێ لە قیامەت
پویا باجلانی دەڵێت تەمەنم 18 ساڵان بوو. لەگەڵ کوڕەمامەکەم سواری ئۆتۆمبیلەکە بووین و کەوتوینە ڕێ لە سنەوە بەرەو کامیاران لە کوردستانی ڕۆژهەڵات. زۆر بە خێرایی دەڕۆشتین. لە کتوپڕێکە ئۆتۆمبیلێکمان بینی بەرەو ڕوومان هات. بە توندی بە یەکمانادا. سرم بەر ئاسنی ناو سیارەکە کەوت. لە کتوپڕێکە دنیا لە پێشچاوانم سپی بوو. لەشێکی سووک و سۆڵم بەخۆ بینی. بەناو تونەی لێکا ڕۆشتم. نەمەزانی چیم بەسەر دێ. دەتوت کەسێ بە هێزێکی زۆر زۆرەوە لە دواوە پاڵم پێوە دەنێ. لە دواییە خۆم بینیەوە لە بیابانێکی زۆر گەورەی خاڵیە. نە ئاو نە گژوگیایتیان نەبوو. لە حاڵێکی زۆر دژوارا بووم. من سەرگەردان و حەیران بووم لەو بیابانە. وەختێ لەو بیابانە ڕێمە کرد یەکێک لە خزمەکانی خۆمم بینی. لە کتوپڕێکە پەیدا بوو. پرسیارم لێ کرد فڵانە کەس ئێمە لەکوێین؟ ئەم شوێنە کوێیە؟ قسەکردنی من لەگەڵ ئەوە بەدڵ بوو. وتی لە شوێنێکی هێجگار سەختاین. من پێم خۆش بوو کەسێ لە خزمەکانم بێت و لەو بیابانە بێ کەسا بمبینێت و هاوڵم بێت. زۆر بەسەر هاتمان باس کرد. باسی ئەو بارقورسیەی بۆ کردم کە کەوتۆتە سەری لەو دنیا. من لە دنیا ئەوەندە وابەستەی ئەو خزمەم نەبوو بووم. بەڵام ئێستا زۆر وابەستەی بووم. چونکە کەسی ترم لەویانە بوو. بەوەیە زانیم کە من مردووم. ئێستا لە دنیادا بڕاوم. خۆم وا بینی لە زۆر دژواریام. هاوار بۆ شێبرم لەم ناڕەحەتی ڕزگارم کات. گەیشتمە شوێنێکی بەرز. هەرگیز لە دنیا شوێنی ئەوەندە خۆشم نەبینی بوو. ئەوەندە گەورە لە وەسفکردن نایەت. خانوو کۆشکەکانی ئێمە لە دنیاە وەک دڵۆپێکە بەرامبەر دەریایەک. دەریای ئەوەی بەرزەخ. دڵم خۆش بوو چونکە لەو بیابانە ڕزگارم بوو. خەڵکانێکی زۆر لە لای حەوز و سەرچاوەیەکی ئاو دانیشت بوون. جلو بەرگی سپیان لەبەرا بوو. زۆرە لە خزمەکانی خۆم کە مردوون بینیمنەوە. دەمناسینەوە. یەک پارچە دەم و چاویان نور و ڕووناکی بوو. منیشیان بر بۆ لای حەوزە ئاوەکە کە ساڵح و ژن و پیاوە چاکەکان ئاویان لێ خواردەوە. کەوسەری ڕەسوول الله بوو صلی الله عليه وسلم. ئەوە دیاری ڕەسوول الله بوو صلی الله عليه وسلم. شەپۆلی ئەو حەوز و ئاوە ئەوەندە گەورە و جوان بوو لە وەسفکردن نایە. ناتوانم بە دەربڕین دەری ببڕم. بۆ ماوەیەک لەویا دانیشتم. لە کتوپڕێکە ڕووم وەرچەرخاند. شوێنێکی ترم بینی. شوێنێکی سەختی ترم بینی. شوێنێک وەک زیندان وابوو. توڵی ئاسنین لە نزیکی یەکەوە بوون. زیندانی گەورە و باریک و دوور و درێژ. هەج بەشێکی کۆمەڵێ لە خەڵکی تیا زیندان کرابوو. ئەوەڵ و ئاخری دیار نەبوو. زۆر زۆر گەورە بوو. شیوێکی هێجگار گەورە بوو. لەو شیوەیە هەر کەسێ زیندانی ئەکرا و ئەشکەنجە ئەدرا. هەموو چرکە ساتێک ئازار و ئەشکەنجەکانی ئەگۆڕا. ئەو کەسانەی عەزیەتیانێدان ئەگۆڕا. دەوروبەرەکەی و هەرچی شتێک کە ئەبووە هۆکاری سزای ئەو هەموو یەگۆڕا بۆ ئەوەی ڕانێ لەگەڵ سزاکان. ترس چوویە دڵمەوە. چوون بەرەو ئەوێ و حاڵیش پر زیانم بینی. لە ناو سزا و ئەشکەنجەیە ئەتلانەوە. پرسیارم لە یەکێکیان کرد کە ئەم ناسی خزمم بوو. بەڵام ناوەکەی لێرە ناڵێم. لێم پرسی بۆچی تۆ لێرەیت و بۆچی حاڵە بەو جۆرەیە؟ چیت کردووە هەتا تۆ لێرە بیت؟ تۆ نوێشتە کرد، هاتوچۆی مزگەوتتە کرد، ئەهلی ڕۆژ و چاکە بووی، ئەهلی قورئان بووی، تۆ خۆشەویستی ئیمانداران بووی. چی تۆی هێنایە ئێرە؟ بە ئاه و هاوار و حەسرەتێکی زۆرەوە وتی لە حەقیقەتە ئەو دەنگە حەسرەتاویەم کە لەوم بیست ئەگەر یەکێ لە ئەهلی دنیابی بیستێ ئیتر بە تەواوی بێدەنگە بێ لە حەپەسان و حەیرانە دنیای لێ ئاڵۆزە بێ. وتی حەق الناس منی ژیرۆ دەکردووە. حەقی خەڵکی منی کێشاوەتە ئەم دۆزەخە سەختە. هیچ باکێکیان لە نوێژ و ڕۆژ و چاکەکانم نەبوو. ئەوانە هەڵگیراوە بۆ دوای حەق الناس. حەقی خەڵکی زۆر قورس و بارگرانیە بۆ قیامەت. حیسابی کردەوە چاکەکانە ناکرێ هەتا حەقی خەڵکیت لەلابێ. داوای لە من کرد هەر چۆنێک بووە حەقێک لە گردنیایەتی بۆی بدەمەوە. کەسەکان ئاگدار بکەمەوە لە ئازادکردنی. ناونیشانی کەسێکی بە من وت کە بە زۆری لەسەر ئەو سزا ئەدرا. پێی وتم هەرچیت کردووە لە بەر خاتری خوابی دۆزەرەوە و داوای لێ بکە گردنم ئازاب بکە. من خۆم وابینیەوە وەک ئەوەی لە باڵۆنێکا بووم. ئەچوومە شوێنە ترسناکەکان شتی زۆر سەیر و سەمەرەمە بینی. وەختێ لە بێهۆشی لە دوایی 2 مانگ گەڕامەوە دنیا. چوم سۆراغیە و پیاوە بکەم کە ناونیشانەکەی پێدام لە شارێکی گەورەی تاران. بەو ناونیشانەی ئەو پێی ڕاستپاردم. بە هەموو ئەو ناونیشانانەی کە پێی وتم. بە ناوی ئەو کەسەش کە پێی وتم کە من هیچ پەیوەندیەکم بەو کەسەوە نەبوو و نەشمەناسی. دۆزیمەوە. چوم بۆ لای.
هەمان ناونیشان کە خزمەکەمان لە بەرزەخ و لە دۆزەخا پێی ڕاگەیاندم قسەم لەگەڵ کرد باسی ئەو حەقم بۆ کرد کە لە گردنی ئەو پیاوەدایە و تۆ خاوەنی حەقەکەیت هاتووم و داوات لێ ئەەکەم گردنی ئازاب بکەیت زۆر سەری سوڕما هەرە کۆی باوەڕ بەوە نەکا کە من پێم وتی تۆ چۆنەوە ئەزانی ئەو ڕووداوە و ئەو حەقە بەس لە نێوانی من و خۆیان بووە کەسی تر نازانێ ظاهیرەن ئەو حەقانە زۆر بوون کە لە گردنی ئەو پیاوەیە بووە ئەم پیاوەش نێویست گردنی ئازابکە کە پێم وت لە حاڵێکی زۆر خراپایە و لە دۆزەخا بینیومە لە پێشاوای زانی من شێت بووم کام قسە ناکەم وتم بە شێتم مەزانە من ڕووداوێکی ئاوام بینیوە و لە ناو دۆزەخا ئەو پیاوەم بینیوە و هەموو ناونیشانەکانی ئەو خۆی پێیوتوم و ئێستا بە ناونیشانی ئەو هاتووم بۆ لای تۆ اینجا باوەڕی کرد کە زانی هیچ کەسێکی تر لە بەینیانە نەبووە خۆی و ئەو خوا نەبێت لەبەرەوە گردنی ئازاد کرد.